بە هیچ شێوەیەک ئێمە چۆڵی ناکەین لێرە ناڕۆین بشانەوێ دەرمانکەن مەگە ڕوحمان دەرکەن ماڵی خۆمان و بەرگری لە ماف و ماڵی خۆمان دەکەین جێشی عێراقی دەیانەوێ دەرمانکەن و کەوە تا تەبلیغکراین و ئاگادارکراین هۆشداری دراوە لە ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنە هاتوونە وەکو جەژنان لە هەموو کۆمەلگاکانی جیهانی ئیسلامی خەڵک ڕوحی لێبوردنە نوێنێ گەرناژای لەگەیەکە ئەوان هاتوونە ئامۆژگاری و هەڕەشەمان لێکراوە یەکەم ڕۆژ جەژن دەڵێن ئەبێ ئێرە چۆڵکەم بڕۆن ڕۆژی پێنجشەم کە ئەمڕۆیە دێنە ناوی بارگای سەربازی و دەبابات و شتی وای دێنە ئالی دێنە ناوی ئەمڕۆ دوا مۆڵەتە ئیتروا دیارنین و هیوادارشین هەر نەیەن لەبەرەوەی ئێمە هەر ناڕووین ناخۆشە بەڕاستی ناخۆشە بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک ڕێنادەین دووبارە بێنەوە ئێرە داگیر کرێتەوە ئەوە بێ بکرێتەوە بارەگا هەتا بڵێ هەستێکی ناخۆش و ئاژارە ئاژاری دەرونیە بەڵام ئێمە ئەگە هەرچەنێ بڵێن دەرتانەکەین مەگەر ڕوحمان دەرکەن ئەمە ماڵی ئێمەیە ئەوە هێڵی سوورە ئێمە بەرگری لە ماڵی خۆمان لە مافی خۆمان دەکەین